بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دەرهاویشتەکانی ئۆپەراسیۆنی دژی گەندەڵی دەکەین لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان ئەو پرۆسەی کە عەلی زەیدی دەستی داوەتێ تاکوێ دەڕوە ئایا عەلی زەیدی دەتوانێت بەسەر گەندەڵکاران سەرکەوتوو بێ یاخود پرۆسەکەی تووشی شکست دەبێت پشتیوانی جەماوەری و لایەنە سیاسیەکان و مەرجعەتی شیعە لە عێراق ئایا یارمەتی دەردەبێ بۆ عەلی زەیدی لەم پرۆسەیە و ئایا لێکەوتێن پرۆسێ لە سەرەرێمی کوردستانی چی دەبێت یاخود سەرەوە دەکەین لە ماوە ڕابردوو لە هەرێمی کوردستانیش چەندین پرۆژە هەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ سەرکەوتوو نەبوون ئایا ئەگەر لێرەش پرۆسەکە دەست پێ نەکات دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەگات یاخود لەمپەرەکانی لە کوردستانیش چین کە چاکسازی ناچێتە پێشەوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق قسە لەسەر دەکەین کاکتۆر بەخێرن سوپاسیان بەدەبوون دەکەین کاکتۆر گەسەتە سەرنجی بەڕێز بزانە سەر ئامانجەکەی عەلی زەیدی خوێنەوەی زۆری بۆ دەکرێت هەندێک وەکو ڕزگارکردنی عێراق دەیبینن هەندێکیان دەڵێن بەس بۆوێ تا سەدانەکەی ئەمریکا دەکات شتێکی بەرزتەوە بێ هەندێکیان دەڵێن بۆ تۆڵی سیاسیە بۆ خۆ نیشاندان و نمایشە بەڕێز شیری دەخوێنیتەوەی کە دەستی داوەتە سەرەتا زیاتر لە پەرلەمانتا دەستگیر کراون بریکاری وەزیری تێدایە تا ئێستا ئەوانەی کە دەستگیر هەندێک ڕاوێژکاری پێشووی سوودانی تێدایە پەرلەمانتاری پێشووی ئێستای تێدایە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست پرۆسەیەکی زۆر گەورە و گرنگە و پێشوازێکی گەورەی جەماوەری هەموو عێراق و کوردستانیشی لێ ئەکرێ تەنانەت وڵاتانی عەرەبیش و سەرکەوتنی ئەم پرۆسەیە لە چەند خاڵێکە کورت دەکەمەوە یەکەم کەسی یەکەم لە هەموو دەستگایەکە لە هەموو حیزبێکە حتا لە ڕێکخراوەکانە لە ناو وڵاتانە کەسی یەکەم ڕۆڵی زۆر کاریگەری هەیە ئیرادەی ئەو کەسە شەجاعەت و ئازایەتی ئەو کەسە و دڵسۆزی و ئیخلاسی ئەو کەسە ئەمە لەم کاک عەلی زەیدیە کۆمەڵ لە سیفاتانە ئەبین یەکەم خۆی لە بواری بازرگانیە ئیشی کردووە ئێستا کێشەی عێراق کێشەی اقتصاد و بازرگانی و داراییە بەڕاستی ئەمە یەک دوو خۆی تێرە جا ئینسان کە تێر بێت لە ڕووی داراییەوە شعور بە نەقص و کەمی ناکە هێزێک و ئیرادەیەکی بۆ دروست دەبێت سێهەم هێنراوە بە تەکلیف هێنراوە بە دوای ڕای نەکردووە ئەمەش خۆی بۆ خۆی هێزێکی تری پێبەخشیوە خاڵێکی تر کە هێزی پێبەخشیوە ئەو پشتیوانیە نێودەوڵەتیەیە پێشتیوانی بە تایبەتی ئەمریکا چونکە ئەمریکا لە عێراقا کاک حەکیم وەکو هەر دەوڵەتێکی تر نییە خۆی بە ڕزگارکەری عێراقا و عێراقی ڕزگار کردووە تەسحیل لە عێراقایەوە تریلیۆنەها دۆلاری تیا سەرف کردووە چەندین هەزار سەربازی تایە کوژراوە و تایە بریندار بووە دوای 29 ساڵ سەیرەکە عێراق لە ڕووی داراییەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئینتیماوە سەیرەکە خەریکی عێراق ئەو هەموو قوربانی لەدەست لە پێناوایەوە سەیرەکە دەدەستیان نەماوە ئەم سیاسەتەی نوێی ئەمریکا گەڕانەوەیەتی بۆ عێراق وەیە لە عێراقا ئیستیسمار بکە چۆن ئەم ئیستیسمارە بکە دەستی وڵاتانی هەرێماتی بە تایبەتی ئێرانی لێ کۆتا بکە چونکە ئەزانێت کە عێراق ئەو سەرچاوەیە ئەو خانە خوێ بڵێن ژێرخانەیە کامیشە ئێرانی بەهێز کردووە باش ئەمە خاڵێکی کە ئەمە ئیرادەی ئەمریکایە کەواتە ئەمریکا یەکەم شارەزایی تەواوی لە جومگە و گەندەڵەکان و سێکتەرەکانی هەموو ئەوەی کە عێراقی پێکێناوەکو دەوڵەتی عێراقی شارەزایی هەیە سیرکە دوێنێ گوێم لە کەسێک و کە چەندین ساڵ لە وەزارەتی دارایی عێراقا ئیشی کردووە ئەڵێ ئەو زانیاریانەی لای ئەمریکیەکان بوو لەسەر سێکتەرە داراییەکانی ئێمە لە عێراقا ئێمە خۆمان لامان نەبوو ئەم بەم زانیاریانەوە ئێستا عێراق هاتووە ئەمریکا هاتووە پشتیوانی لە زەیدیەکە بۆ ئەوەی عێراق بگەڕێنێتەوە بۆ ناو چوارچێوەی ئیرادە و استراتیژی ئەمریکا ئەمە یەک دوم ئیستیسماری تیا بکە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سەرچاوە داراییەکانی نەوت و غازەوە ئەمە ئەمریکا ئەمە سیاسەتێکی نوێی ئەمریکایە خاڵێکی ترکە گرنگە ئەم پیاوە ئەم گەندەڵیەها ئەگاتە جێگایەک کاک حەکیمی تر سروشتی ماڵی حرام گیرفان کوونەکە قاسەلەتەکە ماوەیەک ئەی پارێزێ بەدە دوجارە خۆی بۆ خۆی ئەو فاسی دەکە و ئەوەشی کە کردی تایە غەرقەبێ حەدیسەکەی پیامبەر چەند عەزیمە ئینەما ئەهلەکە الذین کانوا من قبلکم چی ئەو گەرانی پێشووی لە ناوبەر چی ئەفەرمێ
إذا سرق فيهم الشريف تركوه. ئەگەر پیاو دیارێک خاوەنش مەکانەتێک دزی بکردایە ماڵی حرام بخۆدایە وازیان لێنە قەزا بەوانەی نەئەوێرا قەزا بۆوانە لە ئیشان نەبوو. وإذا سرق فيهم الضعيف هەژارێک فەرمانبەرێکی داماوەکو بینیمان لێرە لە سەشتی بچووک خەڵکیان ئەخستە سژنەوە ئێستاش لە سژنایە بەڵام گەورەکان بە ئاشکرا ئەم جۆرە لە گەندەڵی ئەم جۆرە لە دزینی ماڵی عام ئەو شوێنە وێرانەکە. عێراق بە شێوەیە گەندەڵی تایە بڵاو بۆتەوە هەرکە عێراق لە ناو ئەوە ئەنی گەیشتووە ژینگەیەک پێگەشتووە کە هەموو ئەتوانم زەوی و ئاسمان و شاخ و داخ و دەریای ڕووباری عێراق پێشوازی لەم هەنگاوە ئەکا بۆیە ئەبینی هەموو لایە پشتیوە ئەمە خاڵێکی ترکە گرنگە پێشوازی مەرجعیەتە پێشوازی هێزە دەسەڵاتەکانی ئیتاری تەنسیقیە بە سەدرەوە بە مالیکیەوە بە تەیاری حکمەوە بە عەبادیەوە حتا بە حکومەتە پێشوەکەی سوودانیەوە هەموو ئیستیقلالی ئەمە ئەکەن و ئەمە هێزێکی گەوریەوە بە کەسی یەکەم و ئەو نمونانش کە پیشانیەدەن مەسن تۆ ماڵێکی وەکو ئالێ نوێسەیە ئەبینی تو 7 ملیۆن لە مەزرعەیەکە 7 ملیۆن دۆلار لە مەزرعی ئەسپەکانی کوڕەکەیە یا 20 میلیارد ببینی یا چەندین کیلو ئاڵتون ئەمە کە ئەبینی خەڵک ئەمە ئەبینی ئیتر بە هەموو گیان و دوعاکانیشی لەگەڵ ئەم کابرایەڵێ ئەمانەمان لە کۆڵ کەرەوە ئەمانە هەمووی پاڵنەرە بۆچی بۆ ئەوەی کە ئەمە سەرکەوتو بێ. خاڵێکی تری گرنگ مرونەتی عەلی زەیدیە لەم مەوزوعە سەیریکە کاک حەکیم لە هەموو دنیاە کە ئێستا بۆ گێڕانەوەی ماڵی عام یا دزی 4 ڕێگا هەیە 4 ڕێگا متتەبعە لە هەموو جیهانە. یەکەم کۆمپانیای تایبەت هەیە کۆمپانیا هەیە ئەزمموی هەیە چۆن ماڵی عام بدۆزێتەوە شێواز و ڕێگاکانی هەیە حکوومەتێک حیزبێک یا برێخرایەگەڵێ وەرە گەندەڵی لەم دەستگای منە هەیە ئەمە هەموو شتەکانی نە بۆم کەشف بکە ئەمە یەک. دوو ڕێگای پاکتاوی دارایی لەگەڵ کەسەکە ڕێەکەوی ئەڵی کاکە پارەکە و بێنەرەوە و بڕۆ پارەکە و بێنەرەوە. ئێستا عەلی زەیدی ئەمەی بەکارهێناوە کابرا ئەزانێت کە پارەکەی لایە ئەزانێت لە بەردەمی قەزا ناتوانێت هەڵبێ ناچارە بەنهێنی ئەهێنێتەوە و نایخاتە ناو لیستەکە. ئەمەش مرونەتێکی مهمە ئەمەش خاڵێکی تر بریتێت لە چاودێری نهێنی کاتوانڵ ئەمریکا ئەم ڕێگا ئەم دەورە بۆ زەیدی ئەبینی هەم وەکو کۆمپانیاکە ئیشی بۆەکە زانیێری لایە هەم چاودێریشی لە هەموو شوێنەکانە هەیە. خاڵی چوارم بریتێ لە دادگا و سزادان دادگاوستانە بۆ ئەو کەسەی کە نایە ماڵەکە بێنێتەوە کەواتە ئێستا زەیدی ئەتوان بڵێم هەموو ئەم 4 ڕێگایە بەکارهێنێ. باش وسکەکتۆر باسی ئەمریکا دەکرێت خۆی ئەمریکا بڵێن کاتێککە ڕۆبەڕووی گەندەڵی دەبێتەوە لە عێراق کە لەگەڵ بەرژەوەندەکانی تێک بیرێ وایە ئەگەر ناخۆ لە خۆڕڵاتی ناوەڕاست ئەوە هات هەرچی دیکتاتۆرەکانی بەرژەوەندی هەرچی دیکتاتۆرە وایە ئەوانە ناپەن ئێستا ڕەنگە وێنەیەک دروست کرابێ کە ڕەنگە و لەبەر بەرژەوەندەکانی خۆی نمونەیەکی جوان لەگەڵ بەرژەوەندی بڵین خەڵکیش بێتەوە ڕۆبەڕووبوونەوەی گەندەڵی نمونەیەکی زۆر خۆشی بۆ ئەگەرمەوە وەکو نمونەیەک وایە محەممەد مەهاتیر کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی مالیزیا بوو ساڵی 2000 شتێ بوو لە مؤتەمەرێ بوو لە ئێران باشە مقابلەیان کراوەکو من و تۆ موزیعەکە پرسیارێکی لێ کرد وتی ئایا ئەمریکا دوژمنی بڵێن گەلانی ناوچەکەەوە یا بڵێن مسلمانانە ئەو کچەکە وا پرسیاری کرد ئەوش وتی بەڵێ وتی ئەی باشە ئێوە بۆچی وەکو ئێران ناڵێن مەرگ بەر ئەمریکا دژایەتی ناکەن ئەزانین جوابەکە چی بوو وتی ئەمریکا مانگایەکی شاخدارە ئێران دەستی بردۆ بۆ شاخی ئێمە دەستمان بردۆ بۆ گوانی ئەی دۆشین ئەمە عەقڵە یعنی ئەمریکا هەموو گیانی شەڕ نییە. ئێستا هەرێمی کوردستان ئەمریکا نەبێ نەئەمە بەرژەوەندی لەوایە کە هەرێم هەبێ ئەو عەقڵە لێرە کێیە کە ئەم بەرژەوەندیە لەگەڵ بەرژەوەندێکی خۆیان ڕێگەخە ئەوە کێدە سەر سەرانی ئێمە کە ئەم هێزە ئیشی بێرێت تۆ بێ لێرا خۆ بەهێزکەی چکە هەموو چوار دەور چییە چای بڕیوەت ئەمە ئێمە کاتە ئێمە لەم کاتە ئەمریکا بەرژەوەندی بەبەستم ئەمریکا هەموو گیانی شەڕ نییە ئەتوانی سوود لە بارە ئیجابیەکانی وەربگری ئەوە زۆر زۆر گرنگە کە بەداخەوە ئێمە وەکو کورد لەوانەیە لە ئێستا ئەوەمان نەکردی بێت مەبەستم ئێستا زەیدی کە 15 مانگ لە مانگا ئەمریکا ئەچێتە ئەمریکا سوودانی لە 4 ساڵەکەی خۆیان چەند جار داوای کرد مەجاریان نابچێتە ئەمریکا ئێستا خۆیان داوای ئەکەن ئەمە خۆی بە خۆی هێزێکی تر بەم کەسە ئەبەخشێ چکە عێراق وەکوتم
لە ناو چوارچێوەی ضمنی داتاکان و مراقبە و چاودێری ئەمریکای و ئەوێ ئیسیسماری تیا بکە و ئێستا ڕێگاکەشی دۆزیوەتەوە و ئێستا ئەم هێزە دەسەڵاتدارانەی پێشووی عێراق ئەمنە گەندەڵیان کردووە هیچ کەسی هەموو ئەمانە بگیرێن کامە زۆر گەورەیە لە عێراقا بگیرێ هەموو خەڵک ئۆخەی بووەکە و دوعای شەڕی بۆ چونکە کارێکیان کرد ئێستا لە کوردستانی خۆمانە بۆچی ئەمانە کارێکیان کرد خەڵک یعنی زۆر ئاساییە بەلایە ئەمانە بگیرێن ئێستا بڕۆ ئێستا هەموو خەڵکی کوردستان ناڵم گەندەڵەکان و ماڵی گەندەڵەکان خوێن هەر هەموێن خۆزگامە بگاتە کوردستان بۆ ئێمانە سەرکردەی ئێمە نین یە وڵاتە نین با بوون بە دەنگدان بوون بە هەرچۆنێ بوون بە شەرعێتی شۆڕژگێڕی بێ بە دەنگدانی ئەو ساختەکاری بێکەیکەن بوون بەس کە زمانی خۆشەوێ کەس هەیە لەمانە ڕازی بێ ئیلا ئەوانەی کە لە خۆیان نەبوون کە بەرشەوەندیان دیفانیان ڕەبنە بە قاسەکانی ئەوانەوە نینی سەرەرێمی کوردستان بەڕێز وەکو ئامانجێکی گەورە دەیبینی پرۆسەکە گەورەتر دەبێ چکە دەڵێن ڕوبەڕووی گەندەڵی زۆرە جاریوێ دەبێت لە سەر گەورەکان دەست پێ بکەن هەندێکیان ناوەڕاست و ڕەنگەوانێکە گیرابن لە ناوەڕاستیش بنوایە بە زانیاری من گەورەکان ڕێکەوتنەکەیان کردووە گەورەکان ئەوەی کە من بیستومە گەورەی شیعە گەورەی سونەش و گەورەی کوردیش نازانم بەس بۆ بیستومە گەورەی شیعەش و گەورەی سونەش دیانە کاکە ئێمە خاڵی سێمە لەگەڵا جێبەجێەکەین پاکتایی و داراییەکەین چەندێک هەیە لەسەرمە ئەیگەڕینەوە بێدەنگ بۆ لیان و ئەمان ئیسەر پشتیوانی لەیەک پارەکە بە قوربانی سەرۆگۆزیرانی پێشووی تێدا بێ سەرۆکی کورتەکانی سونە و حاکیمە لێرە ناو نەڵین باشە چکە من وەکو ناو نابەس ئەوەی تێدایە سەرۆگۆزیرانی پێشووی تێدا بێ من ئەوە بیستووە کە خەڵکی گەورە ڕێکەوتونەتەوە لەگەڵیانە کە کاکە وازمان لێ بێنە و پارەکە دەینەوە ئەویش لێرە نایە حربەکە عامکە مادەم ئیستیقبال هەیە مادەم پارە ئەگەڕێتەوە لەوانەیە ئەو هەڵگرێ بۆ مەرحەلەیەکی کە خۆ ئەکرێ قەزا لە لەحزەیەکی کاخۆ هەتایە زەیدی نامێنێت قەزا هەر ئەمێنێ لە چکە ئەوەی کە خاڵێکی گرنگە کاک حەکیم عێراقە قەزا سەربەخۆیە ئیش سەربەخۆیە محکەمەی ئیتیحادی ئاگالیە چی ئەکا چی وت باتە ئەنی قسەکەی ئەڕوا ئەمە لێرەیە کە بەداخەوە قەزامان نییە ئەوڵێ قەزای سۆز و قەزای زەر اینجا لەو لاوەیەک لێرە ڕائکە بۆ لە ڕاک داخلکی زۆرەوە پێدوە سەرکەوتوو بێ عەلی زەیدی لەو ئامانجە تاکوێ سەرکەوتوو هەموو ئەگەرەکانی نەجاحەت بۆ کەسێک ئێستا حزوری هەیە بۆ عەلی زەیدی هەیە کە ژینگەکە خوڵقاوە مەرجعیت پشتیوانی لێەکە شعب پشتیوانی لێەکە خۆی ئیرادەیەکی تیا بەهێز هەیە قەزایەک لە پشتێوەیەتی هێزێکی زۆر لە پشتێوەیەتی هێزی ئەسکەری ئەڕوات هەتا من ئەو بیستوە کە هەنێ مارێنزی جارچە داخەڵە بن لەگەڵیانە دەبابا جۆێ بینی دەبابە لە خەزرا حرەکەیە کرد بۆی معنی هەموو ئیحکاماتی ئیستحکاماتێک و هینێکیان کرد پشتیوانی نێو دەوڵەتی و بە تایبەتی ئەمریکی لەگەڵایە ئەوە جیاوازی چی لەگەڵ سەرۆگۆزیرەکان چکە عەبادیش هات وتی من جەنگ دژی گەندەڵکاران ڕادەگەێنم کازمی بە هەمان شێوەدا هاتە ناو خەڵکو و دەیگو من لەگەڵ چینی توێژێ ئەوان بەس خیتاب بوو بەزەم بە کردار سودانی ئەوەیە قسەکە ئەوان بەس خیتاب بوو هەنی حەنگاوی بەڵام ئەم بە کردار اینجا خۆی کە قسە ئەکات و ئەبینی لە ئەنجومەنی وەزیرانە ئەو ڕۆژە قسەی چێک ئەڵێ هەر وەزیرێک گەندەڵی کرد بەس بۆم سابت کە هەرجی هەیە سابتێکە 1 سەعات ناهێڵمەوە ئەم ئەگەر هێزینی بچۆن توانێ قسەی وا بکە لە کاتێکا 1 کورسی نییە و ئەژورە خۆم تەرشیح ناکەمەوە ئەخەرەمەدوی مەستا سوودانی هەموو هەوڵێکیا بۆی حیزبی دروست کرد و یەکەمیشی هێنا لە عێراقا یعنی ئیشیە کرد بۆ داهاتوی خۆی بەس ئەمە لە من نەخۆم تەرشیحەکەمەوە ئەمە خاڵێکی هێزی پێبەخشیوە ینی کابرا ئامانجی خۆی نییە دەوڵەمەنە پارەی هەیە بە ملیار دلار پارەی هەیە ئەم کابرایە ئەم پرسیاریشم کردووە ئەڵێن قسە هەیە لەسەری بەس هەنێک ئەڵێن ڕاز نییە ئەو قسانە ڕاز نییە من دوێنێ پرسیام لە هەندێک خەڵکی خوارەوە کرد کەواتە کەسێکە ئیستیقبالێکی پێشوازی گەورەی لێکرێ بۆ خۆی هێز و ئیرادەیەکی تایە جیاوازی لەوانیکەوەیە ئێستا شتەکە گەیوە ئەمریکا ئێستا پشتیوانی لێکە و معلوماتی ئەدا ئەڵێن 1000 ناوی یاوەتێ کە ئەمانە هێواش بە قۆناغ ئیشیان لەسەرەکە ئەمە خاڵێکی گرنگە هیوادارین یعنی ئێمە ئەوەی ئەیبینین تۆ ئەمە تۆ پێوەرە هەیە تۆ بە خەیاڵ ناڵی پێوەرە هەیە ئەم هەموو پێوەرانی کە باسم کرد ئەبێتە هۆی سەرکەوتن بۆ ئەم گەنجە بۆ ئەم کەسە ئەمە بەقەن بەڵام تۆ بڵێ وەڵاهی لە ساس خۆی ئەمە غیر نازانین سبەینەچی ڕوئەدا لەوانەی گۆڕانکاری بێتە چۆن مامەڵەیەکە لە بەغدەد چکە باس لەوە دەکرێت کە پەرلەمانتاری پێشووی کورد
بازرگانی نزیک لە حیزبی دیکەی تێدا بێ دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن وایە دەتوانن کەسێک ڕادەزنەکە خۆ ئەگەر شتێکە بێ خۆیان کاک حەکیم بە قەنەعەتی من سڵحی بۆ دەکەن کەس پارێزراو نییە لە ماڵمەتە مەگەر کەسێ بەو ڕێگای کەوتم خۆی ڕێک بخە ئەوە ڕێگایەکە ئەنی خۆی پارەکە ها چۆن لە جەنگا جاری وا هەیە کە تۆ بەرەو ڕووی لایەنێکە بیتەوە بۆ ئەوی لایەنەکەوا نەکا کە هەموو هێزی بەرەنگاری بەکاربێنێ مەجارێکی ڕاکردنی بۆ ئەکەیتەوە مەجارێکی ڕاکرد لە جەنگاشتی وا هەیە ئەمیش مەجارێکی داناوە کە کەسێک بیەوێ پارەکەمان بۆ بێنێتەوە لەو مەرحەلە لێ ئەگەڕێن ئەمەش خۆی بۆ خۆی حکمتێکی تایە عقلێکی تایە ئەمەش تۆ بە یەک جار ڕۆبەڕووی هەموو گەورەکان بیتەوە باری ئەمنی عێراق ئەو نە مستەقیر نییە تۆ بتوانانی بەجارێ بە دادگا بەرەنگاری هەمووی بیت و هەمووی ڕاپێشکی بۆ زیندانەکان ئەمە لەوانەیە لە ناکاوە هەر حیمایەکان و ئەمانە هەر ئەوانەی کە بە دەوریانان پەرچەکەدارێکیان هەبێ وەزعەکە بشڵاقێنە بە شێوەیەکی لەبەرەوە هاتو هەموو ڕێگاکانی گرتووە سیر کە چەند ینی حکمەتی تایە بەڕاستی هەم ئەمریکا پشتیوانی لە کالاڕووی زانیاری و معلومات و پشتیوانی لێکردنیشەوە هەم ئەم ڕێگا ئاسانش بەکارێنەکە کە تۆ ئەوە لەسرە خەڵکە نێرێتە لای ئەم مزاتاکانە پارەکە بێنەرەوە دانیشە لە ماڵی خۆت ئەمە هەموو ڕێگاکانی گرتووەتە بەر بۆی بتوانێت هاڵمەتێکی بەرفراوانی چاکسازی بەلانی کەمەوە لە ئەوڵۆ ڕاگررتنی نەزیفەکە 4 میلیمە ڕاگررتنی نەزیفەکە و هێنانەوەی ئەو ماڵە دەستچکە لە عێراقا بە پێهینەکان تا ئێستا نزیکی 600 بۆ 700 میلیارد دینار دیار نەماوە میلیار ئەمە بەشی چەند ساڵی عێراقەکە اینجا کاک حەکیم داهاتی عێراق زۆر زۆرە داهاتی عێراق بەشی 80 میلیۆن ئینسانەکە ئەگەر ئیسtisماری تیا بکرێ ئەو غازونەوتی تایەتی و ئەو زەرعات و جێگای چی پێڵێن جێگای سەیرانگانی تایەتی ئاوادە بەتایبەتی لە کوردستانە بێتە وڵاتێکی وەبەرهێنەری گەورە بەڵام گەندڵفاسیەکان بۆ خۆیان بۆ پەرلەمانتارێک ببینی چەندین ملیار لە ماڵەکەیا بێ دۆلا دینار ئەویت ئام هەموو سەرزرێ لە عێراقاتەوەی بینی لەناو ئەم گەندەڵیا چەقیوە بەش ناکە هەموو ئەیبا بەش ناکە باش لەبارەی کوردەوە بەڕێز چ بیستووە بەرپرسی کوردی بە کوردەوە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ دوو خاڵە یەکەمیان ئەو پەرلەمانتار و وەزیرانەی کە لە عێراقا بوونیان هەبووە و لە بەغا بوون و لە ئەنجومەی نوێنەران لە ئەنجومەنی وەزیران بوون ئەوە حالهم حاڵی وەکو حاڵی هەموو خەڵکی تری ئەو بەغا و عێراق و ئەوانەیە هەموو وەکو ئەوانی وایە ناوەکان کەشفە بێت چکە ئەم گەندەڵە کە ناگیرێ کەسی بەتەنیا نەکراوە ئەمانە هیچی ئەمە مەنزومەیە ئەمە شەبەکاتە کە یەکێکە گیرێ چەند کەسێک کەشفەکە اینجا ئەگا بە قەزاش ئەمری بۆ دەرەکە مارینیش ئەوش ئەمری تەنفیزی دەرەکە ینی ئەخوازەیدی ناچێت ڕاکەما ئەمر دەرەکە و جورئەتی هەیە ئەمر دەرەکە ئەمە خاڵێک ئەگەر ئەوانەی کوردیش لەوێ هەبن لەم مەسەلات بەشدار بۆ بێتن تووشە بن خاڵێکی ترکە گرنگە ئایا ئەم هەڵمەتە سوڵحیان بۆ ناکە عێراقا ئەگەر هەیە ئەوە خۆی ئەکەیتە سەر خۆی چەند پارەی هێتوانە بێنێت دوێنێ پەرلەمانتارێک میوان پەرلەمانتارێکی پێشووتی هێچێتی تێدایە پارتی تێدایە بازرگانی زیگ لەنەوەی نوێی تێدا وتی بەس کۆمەڵ و یەگرتووی تێدانە سوڵحیان بۆ دەکەن پێ دوایە هەوڵێک بۆ ئەوە هەیە ئەکەوێتە سەر هەندێک خەڵکمان بینی لەو ڕۆژان لە بەغدا بوون ئەکەوێتە سەر کەسەکە خۆی ئەم کەسە ئیسعدادی دیار بەو پێی خاڵی لەگەڵا بکە پارەکە بێنێتەوە سەلامەتی خۆی ڕزگار زۆر باشە پارەکە بێنێتەوە و ناویشی ئاشکران نەکرێەوە تۆزێک حەسانێک نییە بۆ گەندەڵکاران ئەمی بەکار هێناوە توکە ناوێت حربێکی بەرفراوانی گەورە بکە ئەمەش یعنی وەکوتم زەیدی هەتا تا نامێنێتەوە قەزای عێراقی ڕۆژێک گەر ئەتوانێت داوای ئەوە بکاتەوە کە ئەمە لەکوێ بۆ چی کردو سزای خۆی بگەێنێ وەرحاصل لەو مەرحەلەیە هەموو ڕێگاکانی کردوتە بەر کەمەژێ دەوانەیە مستەشارەکانی یا خەڵکی تر یا عقلی خۆی ئەمە ڕێگایەکە بۆی حربێکی بەرفراوانی عام دژی هەموو تەواوی سەرکردچکە ئاسان نییە حربێکی گەورەیە کار خاڵێکی تر کە باسی کوردستانمان کرد ئەگەر ئەمانەی لەوێ لەو دام و دەستگانەی کە لە ئەنجومەنی وەزیران یا لە ئەنجومەنی نوێنەران یا لە وکەلای وەزارەکان بێ کوردی تیابێ بەرەکە چکە ناو ئەدرێ وەکوت ئەم شتانە بەتەنیا ناکرێن ئیلا بێ شەبەکەیەک بێ چکە زانیاری هەموو بازرگان هەبوو بێ هی کورتی نزیک لە هەندێک حزب هەڵاتوە بۆ معلومات ڕۆشن هەرێکی هەڵاتون بۆ دەرەوەی وڵات
وڵی کاک حەکیم ئەمە لەر ئیشمانەوە ناوی خەڵک و ئەوڵی کێوانە باسمان لە باسمان لە پرۆسەکەی بەتەکید تایەتی چکە تۆ لە بەغا کاک حەکیم یاخوا ژینگەی فەساد خوڵقاوە ژینگەی فەساد خوڵ ئێمە ئێستا بۆ نمونە ئێستا ئێمە کە 4-5 مانگە لەوێن خەڵکی لە کاک ئەوم بۆ کە ئەو نەدەێمێ حەت بە ئێمە ئەو دەنگمەوە بە فڵان کەس من ئەوە ئێمە یعنی ئاسان نییە کە ژینگەی فەساد خوڵقا پالە ڕژا تووشە بێ یعنیکی ئەگەر بەهێز نەبێ ئیمانێکی بەهێزی نەبێ زەمیرێکی وجدانێکی قایمی نەبێ ئیمانێکی بۆ خواوی خۆی نەبێ لە ناو ژینگا تووشەبی لە ڕێی جنسەوە تووشەبی لە ڕێی پارەوە تووشەبی لە ڕووی مەنسەب و خەڵەتاندن و شوورەت و ناوبانگەوە تووشەبی بێدەنگ یعنی شت زۆرە لە عێراق بەداخەوە کە ژینگەی فەساد خوڵقاوە هەموو کەسێک بە ئاسانی تیا دەرناچێت کابرایە لە ماڵی خۆتا دانیشتۆڵی کاکە بەس ئەم ئیمزایان بۆ بکە هیچیشم بۆ مەکە باش ئەو وەکو پەرلەمانتارم بەڵێ جا تەواوم نەکرد ئەگەر وەکوش وزەرا یا پەرلەمانتاری هەر لە بەغا هەبێ بەرەو حەملەیەکەوێ یا سڵحەکە یا ئەگیری ئەو لەو دوو خاڵە بەژارتە هەیە خاڵی سێم ئەوەی پەیوەندی ئایا لە هەرێمە هاوڵەتێکی وا دەست پێەکە من بە دووری ئەسان بۆ چونکە کاک مەسعود بەڕێز کاک مەسعود کتێبەکەی یادەوەریەکان ناشتێک ئەڵێ ڕاستێکی زۆر تاڵ ئەڵێ هەرچەند بەڕاستی ئازار بەخشیشە ئەڵێ هەڵمەتێکمان دروست کرد لیژنەی باڵا بۆ دژایەتی گەندەڵی و چاکسازی ئەڵێ بەداخەوە ئیرادەی باندی فاسیدەکان لە ئیرادەی لیژنەکە بەهێزتر بووی چیان نەکرا ئەمە قسەی خۆیەتی ئەو کاتێک شێرین بوو 2015 جا ئەمە چەند ڕاستێکی تاڵە ئەو نەش قورسە کە تۆ کەسێک لەو ئاستەیە لە بەرامبەر ئەم منزومەینە ینی بێتوانایی پیشان ناوە لەو کتێبەکەی خۆیان خۆی ئەڵێدام ئەمە کەواتە لێرەش هەیە بەس ئایا ئەمە ئەکرێ لێرە ئەکرێتە سەرکردەکان کەسێک کە بێ وەکو ئەم پیاوە پێوانی بن بە دووری دەزانی بەدوریزان لەبەر ئەم هۆکارن چکە ئێستا خۆیان بە چاوی خۆیان نەزانی کێ گەندەڵە ڕێک ئەزانن کێ گەندەڵی کێ چەنی هەیە تۆ بێنە بەرچاوی خۆت بەڕێزی من کاک حەکیم کە ڕاپەڕین کرا ئەمانە هاتنەوە بڕواکە خۆمان بەچاوی خۆمان بین بەشێکی زۆران هەر پێڵاوی لاستیکیان لە پیاوە ئێستا بڕۆ مەزرعەی خوێل و ئەوەی کە لە بەغا هەیە لێرە شتیوا ئەبینی فڕۆکەی تایبەت و یعنی ماڵی وای تایە من ویستمەڵێ ماڵی وا هەیە 11 بیلی ئرتیوازی تایە کاک ماڵی بەرپەرست یعنی ئیتر ئەوە پارەکانیان لە دەرەوە سپیکردنەوەی پارە و ئانیشت خۆی گێمە گوێمان لە خۆیان نەبوو کەوتیان پارەی ژێرزەمینەکان دەربێنن هەیە ژێرزەمین خۆی ئەگەر ژێرزەمین هەیە پارەشی نەمان بیستکەیەکی وتی ئەندامی فلان باڵای حیزبڵان هەیە 100 ملیۆن دۆلاری هەیە ئەمە قسەی خۆیان نەمان بیست لە گەورەی خۆیان ئەوەی ئێمە بە کوردمان کردووە لە ڕووی دارایی فەسادەوە سەدان پێی نەکردین ئەمە قسەی خۆیان من بەگوێی خۆم با ناوەکان نەڵێن ئەنکەواتە گەندەڵی فەسادێکی زۆر گەورە لێرەیە بەس ئایا ئەم چاکسازی لێرە ئەکرێ بە قەناعەتی من پێویستی بە کەسێکی وەکو زەیدی هەیە لەسەر و حیزبەوە لەسەر و یعنی بۆ خۆی نەکا بۆ نیشتیمانەکەی بکە خەمی گەل و نیشتیمانەکەی هەبێ ئیرادەیەکی هەبێ ینی لێرە پێویستی بە زانیاری زۆریش نیە دیارن کەسەکان کۆمپانیەکان دیارن کەسەکان دیارن منتیقەکان دیارن ناوچەک هەموو شتەکان وازح کەسێک بێوێ بیکە بەڵام بۆچی ناکرێ لێرە ئەو سەرکردە بەهێزە خۆن نەویستە باڵایە دیار نییە چکە کەسی یەکەمتم زۆر کاریگەری هەیە کاکەو یاسانی کە دانراون لە تەواوی دنیا کە دەستور دانراوە لە پێشەوە کەسێک کردوێتی کاک حەکیم لە پێشەوە کەس ئێستا جۆرج واشنگتن کە ئەمریکا سەر بەخۆی بۆ ئەمریکا بەدەست نێنا ئەو پیاوە شۆڕش گێڕە لە ئەمریکا با ئەم پیاوەتی من لە 2 دەورە خۆم تەرشیح ناکەمەوە ئەمە بوو بە دەستور کەسەکانن کارێکی وا ئەکەن دوای دەستور لە بەرەنجامی سیرەتی جوانی ئەوانە ئەنووسێتەوە ئەم دەستوری کە ئیسە دەئاندرێ بەڵام کە کەسێک نەبێ با دەستورێک بێ بە ئاوی زێر نووسرابێتەوە هەل ئەوڵێکی گوتی عەلی زێدی وەڵا عەرەبی نەزانیوە گوتم خۆزگە ئەمانە ئێمە کوردیان نەزانەیە بەس پاک بوونە ئەم وڵاتیان فرق من نامێ بێ قسەی زل و باق و بریخم بۆ بکە بەڵام هەم وەکو عالیە نووسەی بینیمان چۆن قسە ئەکا و بەڵام ژێر چۆنە ئەمانە ئێمەش بەداخەوە کە باسی یەکریزی و باسی فەساد و باسیەوەکەن تۆ پێکەنینی پێەیە چکە خۆی ئەزانێ کە هەیە ئەژانێ کێ ئەژانێ لەگەڵ کێ ئیکە کام کۆمپانیا بۆ یەکە بەس ئیرادەی چاکسازیان نییە ئەمەیە مشکلەکە خاڵێکی تر کە مەترسی بۆ هەرێم قەزایەکی سەر بە خۆمان نییە ئەم سێ خاڵە ئەم کەسی یەکەم نەبوونی کەسێک کە لە سەر و حیزب بوو ناڵم حیزبەکەی جێبێڵێ
یعنی لەسەر و حیزبەکەی خۆیەوە حرەکە و جوڵە بکە بۆ نیشتیمانەکەی بکە بۆ چکە وەکوت ئینەما ئەهلەکە الذین كانوا من قبلكم چی بوو إذا سرق فيهم الشريف تركوه أو حديث في غمار صلى الله عليه وسلم أم قندلي لم لاتيا بشاي خود أيبيني قندلا كان أكرنا سجنه جاء درين بيعسو تكبو خوي قرفم إن الله لا يصلح عمل المفسدين كسي كمفسد فاسد به خوا كاري الرب والراز ناينه زمن موالتي اياه باش جاي هل بقاركي خوي دسيا كشنو قناغ لكردستان مفسد مفر بوان اگر مفسد نبي ولاتك تاعتك باش يشش طاولي ساق نبي يشتي كوب يسام بنزينه بون من بنزين كيما ان شاء الله روشتي نوا لدو شمو تشي نوا یەکەم ئیشمان باس لەم بنزینە ئەبێت چۆن چارەسەری بکەین ئەو 500,000 بەرمیل نەوتە ئەم 500,000 من پرسیارم کردووە لە خۆیان لە کەسی خۆیان باش ئەڵێ ئەم 500,000 هەر لای ئەدەن لێ لە کۆمپانیەکانەوە ئەیرێ بەم دوو پاڵاوگەمان هەیە لەرە کە پاڵاوگەی بەداخەوە ئەهلین و ئەهلیەکەش لە پشتەوە حیزبین لە بەغا پاڵاوگەی ئەهلیمان نییە پاڵاوگەی حکومین بە بەلاژەی پاڵێەوە ئەمان بە پارەی پاڵێەوە پارەکەش خۆزگا بۆ نیشتیمان و گەل وایە ئەی پاڵێون ئێسایکا بەڵێ ینی ئەیکەن بە بازرگانی تۆ وەرە بازرگانی بەسەر قوت و داهاتی هاوڵاتیان و موچەخۆران و ئەم نیشتیمانەوە ئەمە ویژدانە باوکن دین خەرە ئەولاوە جارێ ساڵی دوان تۆ لە مانگی حوتی پارەوە ئەوە ساڵێکە تقریبەن ئەم بنزینەوەرەی 50,000 ئەم 50,000 پێشتر کۆ 300,000یان لابوو نزیکەی 300,000 پێشتر بەڵەوەی تەسلیمی عێراقیکەن ئیتر بوو بە دوای گەندەڵیا بگەڕێ ئەمە گەندەڵێکی وازح و بازرگانێکی جا هەمووش منەوە قسەی ابن خەلدونەکەم زۆر بەقوەتە إذا دخلت السلاطين في التجارة فسدوا وأفسدوا التجارة هەر کاتێ دەسەڵاتداران دەستیان کرد بە بازرگانی بەسەر قوتی میلەتەوە خۆیان فاسد دەبن و بازرگانەکەش فاسد دەکەن جا کە فاسد بوو یعنی تێگەچێت هاڵی شیر فاسی دەبێ فڕی بێ ڕۆژێک دێ ئەمانەش ئەو ڕۆژە بە چاوی خو خەڵکی کوردستان ئەیبینێ چکەمە گەورەترین لەمانەمان بینی بەس بەدا یەشتا مەجالێکیش ماوە بۆچی ئێستا دەستگای ڕێقاوی قەزار لە وڵاتە دەستگای ڕێقاوی کە پەرلەمانە لەم کوردستانە کوا دەستگای ڕێقاوی ئەوە ڕێزی کاتێ وەکو چاخانیان لێ کردو کاتێ دایەخە کاتێک سڕیەکەن کاتێ خەڵکیان لەسەر پەرلەمان کە شوێنی چاودێری و بەدواچوون و دانانی یاسایە بۆ بەڕێوەبردنی وڵاتەکە ئاوا مامەڵی لەگەڵاکەن نە بودجە هەیە نە میزانی هەیە ئێستا یەکشتی زۆر مهم کاک حەکیم ئێمە نوێنەرێکمان نار بۆ وەزارەتی دارایی بۆ ئەم پارەی خانە نشینانە کە بۆچی دوڵێ کاک فەهیم وابزانام لێەوە کاتە نازانام ماوە ئێستایانە وتی کاک ئێمە چۆن بینی 12 موچە ئەم پارەیە خۆ ئێمە وەرمان نەگرتووە مۆزەفێکی هەرێم 40 ساڵە تەقاعودە ئەم پارێکە ماگانە لی بڕاوە ئەفو 40 ساڵ خزمەتی هەیە ئێستا تەقاعود بووە ئەم پارێ ئێمە لێمان نەبڕیوە تا پارەکە لێبڕینی خانە ئەبێ لە سنووقەکەی هەرێما بێ کەینەوە پرسیارەکەین هەرێم سنووقی نییە بەڵێ سنووقی لەوانێت چەندین قاسەی گەندەڵی هەبی ئاخۆم چەند شۆفڵ کونی هەڵکەندی بۆ کۆی لە بەغای بینن ئەم گەڵایی تێکراوێ ڕۆژە ئیهێنە دەرەوە ڕۆژە ئیهێنە دەرەوە ئێستا بۆ خۆی سیرەکە ئەمان قاسی خۆیانیان هەیە قاسەی میلەتیان نییە بەداخێکی زۆر یعنی کاک حەکیم ئەوەی ئەمانەیکەن لە زۆڵ مستەم لە ئێستا لە خۆشیان لە کەسوکاری خۆشیان لە خەباتی خۆشیان لە دام و دەستگا لە حکومەت لە میلەت هەمووی کەس نی کردووە دوای 39 ساڵ ئەوە تقریبا نەگاتە 34 ساڵ 34 لەنەوە 35 ساڵەکە تۆ 35 ساڵە ئەم وڵاتە ڕزگاری بوو بێ ئەمریکا پشتیوانێ بێ ئەم قوارێ دەستوری بێ بووبێ بە دەستوری خەڵکێکی ڕاقی گەورە لەم وڵاتە هەبێ بەڕاستی یعنی زوڵمێکی گەوراکەن لە میلەتە وی ئێستش کاتێتی کە ئەمەی بەغا زەنگێکی گەورە بێ بۆیان کە ڕۆژێک دێ بەسەر ئەوانی شایەکەیە کە بانگکرێنە بەردەمی دارگا ئێستش کات ماوە مصالحەیە ڕابگەێنن پەرلەمان بخەنەوە کات پۆست و دوو پۆست چییە پۆست و دوو پۆست چییە مەسئولێتی بۆ زیاکە بەرپرسیارەتی زیاکە تۆ تێربی لە پارە و مادا بەرپرسیارەتی زیاکە لای خۆش و لای خەڵکیش ئێستا ئەو مەسئولانە کە ئاجیرێن مەسئولێتەکان نەبوو بە بار بەسەریانەوە
ئەبێ بەبار بەسەرتەوە وەزارەتێک دوو وەزارەت چییە تۆ پەرلەمان و حکوومەت و هەموو شتێکی یعنی ئەبیتە نمونەیەکی ناشرین لە تەواوی جیهانە حکوومەتێک چەند ساڵە کاربڕێکە بێ پەرلەمانێک چەند ساڵێک ئەو نەمانگە داخرابێ بەدەستی خۆت نە تورک دایخستی بێ نە عەرەب دایخستی بێ نە فارس دایخستی بێ نە ئەمریکا خۆ دایخی بەدەستی خۆت پەرلەمانێک کە کورد نەک کاک حەکیم 50 ملیۆن خەڵک چاوەڕانی ئەم کوردستانی ئێمە با بزانیت بڕوا بکە هەرچیە کورد لە جیهان هەیە چاوی بڕێتە ئەم تۆزەوە لە ئێران زۆر زەحمەتەوە تورکیا بەرەوە ئەوە سوود ئێرە ماوە حیفە ئێرەش بەدەستی خۆمان بۆ بیر لەمە ناکەینەوە ئەوە بای ڕەشە گەندەڵی هەڵی کردو ڕەشەبای دژە گەندەڵی هەڵی کردو ئەگاتە ئێرەش وەیە باشترین چارەسەر خۆت پێش ئەوەی سەرەتانەکە لێو با پێشەوە بیبڕە چارەسەریکە بەدەست خۆتە کەس هەموو دنیاش داوای لێرەش پێویستە و جەنگی دژی گەندەڵکاران لێرش زۆر پێویستە بەسێویکە بەداخەوە لە بەغا گۆڕانکاریەکری هەموو ساڵێک سەرۆکی ئەنجومەنی تازەیەت سەرۆک وەزیران هاتووە بەڵێ لە عێراق هەشت سەرۆک وەزیران گۆڕاون بەزێ هەرێکێکە تا ئێستا و بەڵێ دانەیەک هات ئەوش بەنوارە پیان نا بڵین سێ کەس با بڵین چوار کەس سێ کەس لێرە لە کوردستان بەداخێکی زۆر باش بەزۆکەوەی بنزینەکە باست کرد ئێستا پەرلەمانتاران ئێوە وەکو یەگرت و کۆماڵ هەڵوێز بەیانامێک شتان هەبوو هاوهەوێستین لە مۆزوع دەکرێت لە دەستیان دەربێنەوە ئەزین چیەکەین دەکرێت لە دەستیان دەربێنەوە توانن ئەزین بە تەمان چی بکەین دانیشین ئینشاءالله لەو هەفتەی داهاتوو دانیشتنێگەکەین بەیەکەوە نەخشەیەکی بۆ دانین جارێ بزانین لەکوێوە دەست پێەکەین ئەوە زانیاری کۆ ئەەکەینەوە چۆن دەست پێ بکەین لەوانەیە سەردانێکی عەلی زێری بکەین لەوانەیە سەردانێکی بکەن ئەمە وەزعێکی ئاوهایە پاڵۆگەکانی عێراق بۆمان بپاڵەیە بۆ نمونە بمانێت با لە بێجیەوە هەرکرێی نەقڵەکە چێتە سەری 50 دینار چێت سەری بەسەرن با 500 بێ مەسەلەن یعنی بڵین کاکە کێشەیەکی ئاوا هەیە ئەم حرەکەی دەست پێ کردووە لە بەغا لە خوارەوە ئەمەش ماڵی هاوڵاتیانە و خەڵکە تۆ سەرۆک و ئەنجومەنی وەزیرانی ئەو حەقە هەیە بەسەرتەوە کە ئەمەش بکەیت ئەمە یەک ئەگەر ئەوەش نەبوو مەسەلەن لە پەرلەمانەوە زەختەکەین لە ڕێی لیژنەکانەوە لیژنی نەوت و غازەوە ئەگەر ئەوەش نەبوو لە نەزاها این بەرزەکەینەوە دادگا چیناوە سکاڵا بەرزەکەینەوە ئەوەش نەبوو بزانێکی ئایا دەدەسەڵاتی محکەمەی فیدراالیە ئەگەرنا لە محکەمەی ئیداری شکاتۆمارە هەموو ڕێگاکان ئەگرینە بەر چونکە زۆر زوڵمێک کوستەمێکی گەورەیە کە لە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە هەموو سێکتەرەکان ئەگرێتەوە بە سێکتەری نەقڵەوە تەکسیەکانەوە بازرگان وەکو خواردن وایە چۆن تۆ خواردنە خۆی پێویستی پێێتی سیارەکەشی بە ئاماشە پێویستی بە بنزینە ئەگەر ئەو هەرزان ببێ کاریگەری لەسەر تەواوی بازارەکە لەبەرەوە کردومان تەواجبی خۆمان ئەوە یەک دوو هەم لە بەرزکردنەوەی موچە خۆران کەەوە ئیشێکی گەورەیە شەرجۆرێکە لە گەندەڵی کە لە کوردستان کراوە لە بەغا ئەکرێ پێویستە لێرەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەیە دیاری بکە کە لە بەسکردنەوەی موچەخۆرانە چەندمان پێویستە بۆ ئێمە بیخەی ناو میزانیە و دیفاعی دەبکەین لە بەغا ئەوە خاڵێکی ترە خانە نیشینانیش کە تا ئێستا وەریان نەگرت و ئەوەش ئەرکیەوە هەروها تەعیناتی یەکەمەکان و ئەو خەڵکی کە ئێستا گرێبەستەکە بکەین بە هەمیشەی ئیشی لەسەر ئەەکەین ئینشاءالله خوا یارمەتیمان بات ئینشاءالله بۆ موچە بۆ مانگی شەش ئێستا لە عێراق دەستی پێکردوی ئەوەی هەرێم دێت چۆنە پێوەستە بەچەوەی هەرێم زێدی ڕایگەیان کە موچە زامنە ئەم پارە زۆرە و بۆ هورموزەوە وای لێ هات پێچێ ئەوە بەرهەمێنان بەرزەکاتەوە بۆ ڕێگاش بکرێتەوە تەسیرەکە دەست پێەکاتەوە ئێستا موچە زامنە بەڵام دواکەوتنەکە ئەکەوێتە سەرچی سەر هەرێمی کوردستان کە ئەو سێ خاڵەکە 120ەکە ئێستا هەرێم مەڵێ من داهاتم کەمی کردووە داهاتی نانەوتی ئایا ڕێئەکەون ئەمڕۆ بەیانی لەگەڵ هەرێمە یا مەقاسە ئەکەن لێ ئەبرن ئێستا حکوومەتی هەرێمە لە لێم مەبڕن چکە داهاتەکە کەمی کردووە ئایا حکوومەتی عێراقی خەنەعەت دەکا بەمە داتایان لایە قەنەعەتیان بۆ دروستکە یان کەشفەکەن ئەو کات هەر ئەکەنە ڕێکەوتنێک بە تاکیدی ئینشاءالله موچەی هەرێمی کوردستان کێشەی لەسەر دروست نابێت کە تۆ لەسەر ماوەیەکی کورت ئەوە ئەگاتە چارەسەر و چکە عەلی زەیدی قەنەعەتی وایە کە بە هیچ شێوەیەک جیاوازی نەبێت لە بین ئێرە لە ئەو جیاوازش کە دروستە بێ خەتای ئێرەش گەشتە حاڵەتێکە نەتوانێت ئیتر زیاتر یعنی 120ەکە احتیمالی هەیە
کەم بکرێنەوە یا شتێکی لێ بکرێ. من قەنەعەتم وایە وەکو جیاوازیەکەی لە چاوڕا بردووە. عەلی زەیدی بەڕاستی ئەوەی کە ئێمە لێمان بیستووە بینیمانە یا بڵێن قسەی کردووە نایەوێ ئەو ویکە لە ڕابردووە ڕوویە دووبارە بێتەوە. موسە کاکتور لە عێراق لە هەموو دەبەش کراوە هەموو تا ئێستا نەکراوە. ئەم دوێنێ دانەبەزی بوو موچەی کەس بەس ئەمڕۆ هی خانە نشین دابەزی ئێتە ئاسبەینە ئەویکە دابەزی حتا بەغاش ینی چکە سیورە کەمە لە ئێستاە بەڕاستی بۆی ئەم مەزاوە دروست ئینشاڵڵا بۆ هەفتەی داهاتوو ئەوەگەر سپەش تەموین نەکرەوەی هەرێم بەقەنەعەتی لە هەفتەی داهاتوو لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا دێت ئینشاءڵڵا دێت مەگەر حکوومەتی هەرێم لا سامەحەڵا کێشەی قوڵ دروستکە و کە وەزارەتی دارایش نتوانێت ئەو سەڵاحەتینی چکە پێشتر ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریاوە کە بێ 120 میلیارد بەڵام خۆ پێشتر بەرپرسانێنم ڕخنیان هەبوو دەیانگو ئەگەر ئێمەش عێراق خەتە عێراق دوا دەکەوێت گەر ئێمەش داهاتی ناو خۆنانێنین بە مەقاسەی بکە خۆ پێشترەوە داواکاری خۆیان ئێستا دەڵێن نابێت مەقاسە بکرێ یاخود بەڕاست بڕات بەوە هەیە کە 120 میلیارد مەقاسەی مەکە ئەو مەقاسەی ناکە لە گرێبەستەکانی باخە ئەو داماوانانی گرێبەستێک کە موچەیەکی دیاریکراوی هەیە و با بزانی بۆی ئەم خانشینەوە بەشێکی زۆر لە قوتابخانەکان بە گرێبەست چێ بەڕێوە مامۆستاکە گرێبەست نەبێ هزار گرێبەستی 8,000 مامۆستای گرێبەست کاوانە درۆڵێکی گەوریان هەیە لە بەڕێوەبرنی ئەم وڵاتەیە بەڕاستی بەداخەوە ینی تۆ بێت ئەوانە دوا بخەی ینی نازانم لەکوێ سەیری گەندەڵی ئەمانە بکەین. متمانەت بەو داتانە هەیە کە دەڵێن 120 میلیاردمان نەوێ متمانەت پێ هەیە بەڕێزت من متمان پێی نییە بەپێ ئەو داتانەی کە لە ڕابردووە خۆیان 400 ئەو نەمان هەیە جارێ خۆی وەزارەتی دارایی بەڵێ کردەوە زۆر کەمی کردی هاتۆ بۆ نیوە مەسەلە 400 نەماتوە دەڵێن ئەمڕۆ لە دوێنێ بوو بەرپرسی دڵات بووە بە 6 میلیارد 6 میلیارد ینی مانگی پێشوو دەیان گوت 100 بە قەنەعەتی من ئێستا حکوومەتی عێراقی لە بیانوو نییە بۆ هەرێم لە بیانوو نییە ئەوەی کاتوتە ئاراوە کاکتۆر بۆ کێشانێکە پێویستە بە فەرمانبەران سەقسەر هەبوو لەسەر زیندانیانی سیاسی ژنوچەکان ناوتا بکرێ ئەگەر هەرێم یارمەتی دەربێ ئەوانە چێتە پێشەوە لە بوجە کە وابڕیارە ئامادە بکرێت لە مانگی من بینی لە مانگی دەبێتە پەرلەمان لە مەسەلەی موچە لە مەسەلەی خانە نشینی لە مەسەلەی تەعینات ئەوەی من ویستومە لە ئەوەی من بینیم و دەرکم پێکرد لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە سەرۆکی حکوومەتی فیدراڵ ئەلەم بارە هاوکارن بۆیە بەس ئێرە هاوکار بێت ئەیچی چاوڕێکی سەوار بەوەی کە دۆسیێک شەو مەسەلەی ڕێککەوتنە سەر خاڵە سنووریەکان کۆبوونی ئەنجومەنی وەزاری عێراقیش کرا گوایە خاڵ ئەو خاڵانەی کە مەرجیان تێدا نیە دابخرێن لیژنەیەک بێت لەسەر سیستەمی ئەسی کۆدا ڕێبکەون لەسەرەوەش پێدوای بۆ قۆناغی داهاتوو عێراق خۆی دەبێ بە سەر دەرباز سنووریەکانی ئەگەر هەرێمی کوردستان فرێ خۆی نەکەی وردەوردە لەگەڵ عێراق کە عێراق تۆ بتوێنێتەوێ ئەو خەزیانە گەورەیە کە تەمیلی ئێرەکە ئەبێت تۆ خۆ ڕێخی مادەم خۆ ناتوانانی سەرفە نێو دەوڵەتێکە ڕێو نایە نەوت مافرۆژ ئێستا ئەوە نەما ئەبێت تۆ لەگەر ئێرە ڕێ بکەی بیانوو نەدۆزیتەوە چونکە تۆ ئێساوا مەنافیزە حدودەکانی لێداخرێ ئەوە تا بەدیلی ئیبراهیم خەلیلیان داناوە ئەوە تا یەن مەرجە ناڕەسمیەکان داخن ئەوە تا وردە یەن ئەسی کۆدا جێبەجێکن کە تۆ ئیتر ناتوانی ئەسی کۆدا نیزامێکی جیهانی گومریکیە تۆ ناتوانی هیچ مرکزیت دروسەکە دووهم شەفافیت دروسەکە فێڵوهینی ناتوانانی تیا بکەی ئێکەواتە تۆ مادە هەموو ڕێگاکانی لێ ئەگیرە تۆ بۆ ڕێک ناکەوی تۆ بۆ پێچ لێ ئەدەی تۆ بێ هەوڵ بێ ڕێبکەوی میانێکی وا دروستکەی لەگەڵ بەغا متمانە بگەڕێتەوە سە متمانە نییە مشکیلەکە ئەوەیە لەبەرەوە خۆت زیینەوە نەماوە لە ڕابردووە هەرێم هەیمەنەیەکی هەبوو کێشە لەوێ ئەبوو هاتن لێرە حەلیان نەکرد ئێستا زۆر جوان لێرە نییە کاکاتی لێرە نییە ئەبێ خۆت بەڕاستی لەو خەزیێنە لەو سەرچاوەیە لەو داهاتە زۆرێکە لە بەغایە ڕێگە بدۆزیتەوە زۆرترین مافە دەستوریەکانی خۆ بهێنی بۆ ئێرە نەک جۆرێک لە عیناد و جۆرێک لە لود بەرزیا بڵێن ئامادە نەبوون کاکە تۆ بێ حاڵی خۆ بزانانی تۆ بزانی حاڵی خۆت گەشتوتە کوێ وردەوردە حدودەکان دەسەڵاتەکان لێکەم ئەکرێتەوە بێت و فرێ خۆ بکرێت مەرکەزبێخۆکەوە لەگەڵ بەغا ڕێبکەوە حتا ئێستا ئەمریکا ئەو هینێ بۆ ئێمە نەماوە
کاکە 15 ساڵی ڕەبق راپۆرتێکی باش لە یۆنامیەوە سەر نەکەوتۆ لە هەرێمی کوردستان بۆ UN راپۆرتێکی باش سەر نەکەوتو بەداخەوە کارێکیان کرد ئەمانە دۆستەکانیش ناتوان دیفاعی لێ بکەنێت خۆیان نەیان لە ئەمریکا چۆن بوون لەگەڵیان لەم ئەخیرا کە هەردوولایان سەردانی ئەمریکایان کرد گەنجەکە کارینەکەی ڕوودا نەی و هەست بە شەرمەکەی نەیوت ئەو گەنجە جوانە نەیوت ئێمە لە ئەمریکا ئەڵێ شەرمە ئەڵێ پێمانە شەرمە بۆ هەرێمێک پەرلەمانێکی بەو حاڵە هەیە ساڵێک و ئەو نەمانگە دایخستڵێ وەڵڵاهی من گوێم لێ ئەڵێ ئەمە شەرمە بەڕاستی چۆن ئەبێشتی وابێ ئێستا هەوڵێکێک کە تۆ هەرێمێک حکومەتەکەی کار بەڕێکە پەرلەمانەکە و نەبێ و ئەوە خەڵکەکە بێ ئابۆ شێوە حکومەتی ئەو سنگە بەو چاو بەڕێزەوە سەیرە ناکەوەکو جاران باش کاتمەکەمەوە بەس ڕۆژانە قسە لە سەر مەترسی سەر هەرێمیش دەکرێ گوایگە لەسەر حکومەت ڕێک نەکەون هەرێم بەرەو لێکترازانی زیاتر بچێ یاخود قسە بوو لەوەی نەمێنێ کاک حەکیم ئەم دوو هێزە هەرە بێ ڕێبکەوە بەبێ یەک حکومەتیان بۆ تەشکیل نابێت ناتوان ڕێبکەون نابێت یا ئەبێ هەرێم نەمێنێت جاری ئاشبەتاڵی هەرێم لێبن کە ئەمە هیچ کەسێ ناچێتە ژێر ئەم مەسئولیەتە مێژوویەوە نەتەوەی و نیشتیمانیەوە بەڕاستی بەل لەعنەتی مێژوو ئەکەوێ ئەمە یەک دوو یا ئەبێ ڕێبکەون یا ئەبێ ڕێبکەون چونکە ئەم هەرێمە هەرێمێکی دەستوریە هیچ کەسێ ناتوانێت دژایەتی کە حتا ئەمریکاش لەگەڵ یاتی هەرێمێکی بەهێزی پێویستە داوای ئەکا ئیشی لەسەرەکە کاری بووەکە ئەوە تا ئێستا نزیکی 40 کۆبوونەوەی لەگە هێزی پێشمەرگە کردووە بۆی کوردستان هەرێ سوپایەکی سربەخۆی نیشتیمانی هەبێ سوپایەکی سربەخۆی نیشتیمانی ئاخر کەشتی وا ڕوویاوە لە جیهانە دەوڵەتێک بێت بڵێکا کە سوپایەک دروست کە من تەمویلتانەکەم من پشتیوانیتانیەکەم من تەسلیح و پرچەکتانەکەم چەکتانەیەمێتت پرچەک بیاننا بەبەستم لە کاتێکی ئاوا لازار هێزەکانی ئێمە هێزی چین هێزی شخصن هێزی منطقن ئەینوانی تاکە شخص و ئەینوانی حیزبیان بەدواوە بەداخێکی زۆرە باش تۆ نازانی باسی کوای هەرێبکەی باسی قەزای ئەەکەی ئەوە وێرانە باسی موچە و داراییەکەی ئەوە وێرانە باسی حدود و گینەکانەکەی باسی هێزی پێشمەرگەکەی باسی پەیوەندیەکانەکەی باسی ناوخۆەکەی حاکم تۆ نازانی باش هەرتۆ دو پرسیای چاوەڕێ دەکەی گەر لێرەش جەنگێک دژی گەندەڵکاران بەرپانەکرێت چەندەوە بۆ ئەمڕۆوی کە حکوم دەکا گەندەڵکارە بۆ خۆی حاکمە وشتی لە بەردەستە بەزەگەر نەکرێ چی چاوەڕێی خەڵکی کوردستان لێکەوتەکانی ئەوە لەسەر بێکاری هەژاری نەداری کەمی خزمەت گوزاری لەسەر هەرێمی کوردستانی جۆکو هەرێم بە کورتی بەسپاس ئێمە هیوادارین بکرێت جهودیش هەیە ئەمریکاش هەر فشاری هەیە خۆشیان گەشتنەوە قەناعەتێک یعنیها هەنێشت گاتە شوێنەگیتر ناتوانانی خاڵی کە بەبەیەک پێیان ناکرێ بەبەیەک دوای داهاتوە ئەو لا حکومە دروستکە خەڵکی کە ناچێ لەگەڵیا دروستیشیکا دەسەڵاتی لێرە نابێ ئەم لا دروستیکا بە هەماشیەوە ینی ئەوە بڕیاردانە بدوو پارچەبوونی لەبەرەوە هیچ ڕێگایەکیان لە بەردەمان نییە درنگ بە یازوو هەرە بێ ڕێبکەون چکە هەرێمەکە دەستوریە ئەمە یەک دووەم فشارێکی نێودەوڵەتی هەیە فشارێکی ناوخۆیی هەیە تۆ بە ئێستاگیتی و پارتیژ ڕێبکەون هیچ لە دۆخی خەڵک دەگۆرە گەرگەندەڵەکە هەرۆکو پێشووتر بێ هەردوو زۆنی بێ سنوورەکان لە مەترسیەکانت کاکاکیم هەرێمە تیا بچێ لا سامەحەڵڵا ئەم هەرێمە نەمێنێ اینجا توازەکەی چی لە دەستداوە بەڕاستی کە ئێمە لە بەغاین تەعامل ئەو خەڵکە بینی ئەم کوردستانە چ نیعمەتێکە خوا بە ئێمەی بەخشیوە چ بەرەکەتێک لەم نیشتیمانە ئایا ئەوەی کێشی ئەم وڵاتەیە دەسەڵاتدار و دەستڕۆشتەکان و گەندەڵەکان ئەم وڵاتە ئەنە ئەم وڵاتە خوا بەرەکەتی گەورەی بەسەرا ڕشتووە خەڵکێکی ئارام و ڕاقیتیا ئاژی بەڕاستی بەستوەرە ئەمە لە دەست بە اینجا ئەزانی ئێمە چ گشتێکی گەورەمان لە دەستداوە داوا ئەکەین بەڕاستی ئەم واقعا ببینن بەغا ببینن وەزعەکە ببینن مێژوو سیرکەن داهاتوێکی مەترسیدار سیرکە ئەگەر ئەمانە ڕێنەکەون بەڕاستی خوا نەخوا تووشی کێشەی گەورە ئەبێ هەرم ئینشاءڵڵا ئەوە ڕوونادا ئومێدمان وای ئەوە ڕووناداوە ئەمەی بەغا زەنگێکی بەهۆش هاتنەوەی بەهێز بێ بۆ هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر عومەر محەممەد نامێن جوێن وێرانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووە سوپاس ئێمە دەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ